بەناوی خوای بەخشندەی میهرەبان، بینەران و بیسەرانی عزیزی بەرنامەی پەیامی ڕۆژ لە هەرکوێیە گەنج جوانترین سڵاوتان لێبێ و بەیانیەکی پڕ لە خۆشی و ئاسوودەی بۆیەوە خوازین. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ لەگەڵ هاوکارم کاک جەلال بە خزمەتێوەی عزیز و خۆشەویست گەشتینەوە. ئومێد دەکەم بەرگە و بابەتی ئەمڕۆژمان جێی ڕەزامەندی و سوودی ئەوەی عزیز و خۆشەویست بێ و تا کۆتایی بەرنامەش بینەری بەرنامەکەمان بن. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیامی ڕۆژ. بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان لە سێ تەوەری سەرەکیوە کەمیشە پێکهاتووە کە تەوەری یەکەمیان قسە لەسەر کاردانەوەی بڕیاری یەکپۆشی ناو قوتابخانەکان دەکەین کە لە هەندێک شوێندا نایانەوێت ئەم بڕیارە جێبەجێ بکرێت. لەسەر ئەم پرسە میوانێکی تایبەتمان لە شاری کەرکووکەوە دەبێت کە دیارە و بڕیارەش کەرکووک دەگرێتەوە بە تایبەت خوێنگە کوردیەکانی کەرکووک. تەوەری دووەمە تەوەرێکی وەرزی و قسە لەسەرەوە دەکەین بۆچی تۆپی پێی کوردستان یەکێتی تۆپی پێی کوردستان سزای یانەی جیهان دەدات کە بە میوانداری بەرپرسێکی یانەی وەرزی جیهان لە هەولێرەوە میوانمان دەبێت و قسە لەسەر ئەم تەوەرە دەکەین. تەوەری سێمیشمان میوانداری هونەرمەندێکی بانەی ڕۆژهەڵاتی کوردستانمان کردووە کە بە شیعرەکانی خۆی زیاتر بەرنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان بۆ دەڕازێنێتەوە لەگەڵ چەند زانیاری و راپۆرتێکی تایبەت وەک هەمیشە بڕگەی یەکەم و سەرەکی بەرنامەکەمان پێشبینی کەشوهای شار و شارچەکان یاریمی کوردستان و بابزانین ئەمڕۆ کەشوها لە شار و شارچ جیاوازەکان یاریمی کوردستان پلەی گەرمی چۆنە با پێکەوە بینەری بین. بەڵێ خۆشەویستان خۆشمان و ئێوەی عزیزیش ئاشناکەین بە نرخی دراوەکان و ئەو ئاڵوگۆڕیەی کە بەسەر نرخی دراوەکان داتوە. بڕگەی یادەوەری یەکێکی ترە لە بڕگەکانی بەرنامەی پەیامی ڕۆژ کە لەم بڕگەیەدا ئاشناتان دەکەین بەو ڕووداوە گرنگانی کە لە بەرواری ئەمڕۆ بەڵام لە مێژوودا ڕوویانداوە بە تایبەتی ئەوانەی کە بۆ ئێمە و بۆ کورد جێگەی بایەخ و گرنگە. با پێکەوە بینەری بڕگەی یادەوەری بین. نۆزدەی نۆی ساڵی 1960 کۆچی دوایی پیاوی هەڵکەوتووی کورد و هەوڵدەر بۆ سربەخۆی و ئازادی کورد میر بەدرخان پاشای بۆتان. میر بەدرخان پاشای بۆتان یەکێک بوو لە فەرماندە سەربازی و ئازاکانی کورد و
بە سەرکەوتوترین میری کووردا دەنرێت لە نزیک خستنەوەی دۆسەی کورد بەرەو سەربەخۆیی لە دوای شێخ عوبەیدوڵڵای نەهری و ئەگەر خیانەت و هەڵگەڕانەوەی یەزدان شێری فەرماندەی سوپاکەی و چوونە پاڵ دەوڵەتی عوسمانی نەبوایە ئەوە ئەمیر بەدرخان دەیتوانی کورد لە ژێردەستەی ڕزگار بکات و ئەمارەتەکەشی لەو کاتەدا بە گەورەترین و بەهێزترین ئەمارەتی کوردیدا دەنرا لە بەرامبەر دەوڵەتی سەفەی و عوسمانیدا. میر بەدرخان پاشای بۆتان سکەوتراوی تایبەت بە خۆی و ئەمارەتەکەی دانا کە لە دیوێکی ساڵی 1258 کۆچی و لە دیوەکەی تریژ ناوی خۆی هەڵکۆڵی بوو. بەدرخان پاشای بۆتان ساڵی 1802 لە شاری دیاربەکر لەدایک بووە و دوا بەدوای خۆی بنەماڵەکەی ڕۆڵیان هەبوو لە گەشەسەندنی بیرینەتەوەی و ڕۆژنامەگەری و شۆڕژگێڕی کورد و هەمان بنەماڵە خاوەنی یەکەمین ڕۆژنامەی کوردین لە مێژووی ڕۆژنامەگەری کوردیدا. 19 نۆی ساڵی 1932 مەلیک عەبدولعەزیزی پاشایە و سەردەمەی سعودیە ناوی وڵاتەکەی گۆڕی بۆ شانشینی سعودیە وەک ئاماژەیەک بۆ سعودی کوڕی محەممەدی سەرۆکی بنەماڵەکەی خۆیان و دامەزرێنەری ئەو وڵاتە و ئەوەش ئاماژەیەک بوو بۆ پادشایەتی و پشتاوپشتی بنەماڵەیی لەو وڵاتەدا کە لەو سەردەمەوە تا ئێستا جڵەوی فەرمانڕەوایی ئەو وڵاتیان گرتووەتە دەست و هەر کەسێک دژی بەرژەوەندیەکانی ئەو وڵاتە بێت یا تیرۆری دەکەن یا توندی زیندانەکانی دەکەن. دیاریکردنی ئەو ناوە بۆ وڵاتەکە بووە ڕۆژی نیشتیمانی لەو وڵاتەدا. بینەرانی عزیز دیارە لە بڕگەی سێمی بەرنامەکەمان میوانداری دەبوو هونەرمەندێکی بانەی ڕۆژهەڵاتی کوردستانمان بکردایە بەڵام لە دەستپێکی بەرنامەکەمان ئەم هونەرمەندە میوانمان دەبێت ناوە شیعرێکمان بۆ دەخوێنێتەوە بە شیعرەکانی بەرنامەکەمان بۆ دەڕازێنێتەوە تا کاتێک کە دەچینە لای بڕکەکانی تری بەرنامەواتە لە سەرەتای بەرنامە تا کۆتایی مامۆستا فەرهاد فەرەجیانی بانە میوانی بەرنامەکەمان دەبێت. مامۆستا فەرهاد بەخێربی لە بانەی ڕۆژهەڵاتی کوردستانەوە. ئەگەر یەکەم پرسیارمانەوە بێ مامۆستا فەرهاد کێ و کار و پیشەی لە بواری هونەرەکەیە چۆن و چی دەکات؟ تکایەکەم خۆش زۆر ئەرزی سڵاوم هەیە لە خزمەت بینەرانی خۆشەویستی کاناڵی ئاسمانی پەیام و مادوونەبوونیەکەم لە خزمەت ئێوەی خۆشەویستەوەی بەرپرسان و بەڕێوەبەرانی ئەم بەرنامە جوانە. زۆر سپاس. ئەرزانم کە من وەڵا خەڵکی بانەم و لە بانەشەر فەرهەنگی بووین بە قەولی خۆمان چەند ساڵێک لە بواری مناڵانە هەر کارم کردووە بە تایبەت کاری شعری مناڵان شعر بۆ هەموو بوارەکان نووسراوە بۆ کاری پەروەردەیی و خۆشم لەوێ کە بە قەولی ئێوە خانەنشین بووم ئێستا لە خزمەتانم لە سلێمانی شەر خەریکی کاری پەروەردەی مناڵان و کاری شانۆگەری بە تایبەت شانۆی بووکەڵانە و شعر بۆ مناڵانم لە قوتابخانەیەکی سلێمانی. زۆر بەخێر بێ هیوای سەرکەوتن بۆ خوازین ئێستا لە ئێمە لە هەرێمی کوردستان لە بەردەم وەرزی نوێی خوێندنداین و وا دیارە بوارەکەی جەنابی شتێکە لەو بوارانە بریتە لە پەروەردەی مناڵ لە ڕێی شعر و کۆمەڵی هەڵبەستەوە بێگومان منداڵ مێشکێکی صافی هەیە و هەر لە ئێستەوە دەتوانێت کۆمەڵی شعری جوان جوان ئەو بوارانەی کە تۆ لە شارەکاندا جێت کردوونەتەوە بۆ هاندانی منداڵ بۆ ئاراستەکردنی منداڵ بۆ پەروەردەکردنی منداڵ کامانن و ئەگەر هەر لە سەرەتای بەرنامەکەشەوەکو سەرەتای وەرزی نوێی خوێندن شارێکی منداڵانەمان پێشکەش بکەی بۆ منداڵە چاوگەشەکان بەسەر چاوەکانم. وڵا جا بوارەکان جۆرە و جۆرن بواری پەروەردەییە بواری سڵامەتە تەندروستیە جوانە بواری حتا زانستیە بەس ئیتر لێرە وەکو ئامادەبوون بۆ شعری مناڵان من لە خەمەتانە کە شتێک پێشکەشی بینەرانی خۆشەویست بکەم بەسەر ئەو چاوانم هەرچەند کە ئامادەگی ئەوەم نەبوو قەرار بوو شعری ترتان پێشکەشکەم بەس بەسەر چاو بە نمونە مەسەلەن شعرێک هەیە بۆ خاوێنی تەندروستی مناڵ کە شتنی دیانە کە دیان ڕاستی ددان ئەگەر خاوێن بێت زۆر کێشە لە دەرونی ئینسانە جەستە ئینسانە حەلە بێت و شتێکە کە لە دینی جوانی ئیسلامی خۆشمان ئاماژی زۆر پێکراوە بە سڵامەتی بە تایبەت شتنی دیان شارێکی چکۆلا هەیە بە ناوی ددانەوەتان پێشکەشەکەم دوایەکی مۆلای شارەکانی ترەگەری جازە فەرمە هاوار دداونم دێشێ دداونی پاش و پێشێ نەم کرد بە قسەی دایە گیان نقڵ و قەندم پێشکان
نەمکرد بە قسەی دایە گیان نقڵ و قەندم پێشکان فڵچەش چاکە بۆ ددان خۆ من فڵچەم لێ نەدان ئێستا چ بکەم لە دیانم ئێشی بەردا لە گیانم حەیفێ قەدرم نەزانی تا نقڵ و قەنشکانی شەرتە قەدری بزانم خاوێن بکەم ددانم. یاخوا دەست ئەمە شتایەکی ئاوای لە بواری مناڵانە یا ناساندنی نعمەتەکانی خوایە ئەهەمیەتدانان بە ئاوە مەسەن بۆ نمونە ئەم شێرش کە ئێستا کاتیەتی بەڕاستی بکترێت کە خەسارکردنی ئاو شتێکی زۆر زۆر یانە توانە زەربێکی زۆر گەورە لە کۆمەڵگە. ئەو نعمەتی خوددایە لە ئاسمان دێتە خوارێ هەورێکی ڕەشکە دێت و باراونی لێ دەبارێ هەور لە دەریاوە دێ دەریا پان و بەرینە ڕەنگی دەریا ئاویە شەپۆلیشی بەتینە باران لەسەر ئەم ئەرزا ئەڕوا زۆر بە ئاسانی بەناو خاکە ڕۆ دەچێ دێتەوە دەرلەکانی ئەو زۆر پاک و خاوێنە بێگەرد و ساف و ڕوونە بێ ئەو هیچ شتێ نامێنێ ئەو مایەی ژین و بوونە شکر بۆ تۆ خوددایە ئێمە قەت پیسی ناکەین بە خۆڕایی نایڕێژین زێرە و لە کیسی نادەین. ئەمە شتێکە ئەڵبەتە ئەبێ بە زبانێکی مناڵانە و بە ئاهەنگ و بە شتێک پێشکەش مناڵکرێکە وەریگرێشتەکە. زۆر باشەوە سەفرات شارەکانی تایبەت بە خۆتە و شارانەی تریکە کە هەتە لەسەر چه وەزن و قافیەکە یاخۆت لەسەر چییە شارەکانت بە زۆری کە نووسیوتن؟ لە جا شێر شتێکەکە لە دڵەوە دێت کاکە هەر شتێکە دڵ شادکە یا عاجزی کە ئەبێتە هۆی دانانی شێرێک ئەبێتە هەوێنێک بۆ شێرێک. زۆرتر شارەکان ئەڵبەتە غەزە لە شێری نوێشم هەیە مەسنەویە لە خزمەتانە بمێستا ئەگەر بە شارێکی بە غەزەلێکی چکۆلە. لەسەر چیە شارەکە پێشەوەی کە دەست پێ بکێ بە خوێندنەوەی مەبەستان مانە و مەفهومی شێرەکەی ناوەڕۆکەکەی بڵێ ناوەڕۆکەکەی چۆن بڵێم سکاڵایەکە لەگەڵ خۆم لەگەڵ دڵی خۆم بە ناوی ئەیدڵ. ئەیدڵ زۆر باش فەرموو. ئەیدڵ دەوەرە بەسیە خەیاڵاتی خەماویت ئەیدڵ دەوەرە بەسیە خەیاڵاتی خەماویت ئەو ڕۆتکە لە دەستداوە سبەی نێشکە نەماویت تا بۆت هەیە سەیرێ لە سەفای باخی نگاوری ئەو ڕۆبڕۆ بیبینە براتانە چەماویت عمرت کە لە دەستچوو کە نەچووی واتە لە دنیا چت هاتۆتە دەستۆ کە سەر و ژووری گەڕاویت عمرت کە لە دەستچوو کە نەچووی واتە لە دنیا چت هاتۆتە دەستۆ کە سەر و ژووری گەڕاویت تا ڕۆژێ بە باڵای وینەگا دەستی سکاڵات کەم نابێتەوە تەم لە خەمی ژینی تەماویت ئەی دیدە ببارێنە بەسەر دڵکەوە بوژێ ئەی دیدە ببارێنە بەسەر دڵکەوە بوژێ ئەی دڵ مەکە لۆمەم کە زەوی وشک و کەماویت بەربادی ئەوین دەکەمێ خۆ ئەی دڵی ماندوو بەربادی ئەوین دەکەمێ خۆ ئەی دڵی ماندوو با تۆزە بەرێ تۆزی دووشانی شەکە تاویت ئەم دەرفەتی ژینە بەرە مامە لە ئەوینە ئەم دەرفەتی ژینە بەرە مامە لە ئەوینە بۆ چەندە دەژی تۆ کە وەکو بڵقی دەماویت بۆ چەندە دەژی تۆ کە وەکو بڵقی دەماویت. زۆر جوانە یاخوا دەست خۆش بێ لە شاعیرانی کلاسیکی کورد کە جەنابەت ئاماژەوەکەی بەشێ لە شارەکان غەزەلە کاریگەری شاعیرێک بە تایبەت کە ڕۆژهەڵاتی کوردستان مەڵبەندی شاعیرانێکی گەورەیە ینی بەشێ لە ئەدەبیاتی ئێمە سەرچاوەکەی لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە قوڵاوە. تۆ چ کاریگەری شاعیرێکت بەسەرەوەیە؟ وەڵا لە شێعرەکانی مامۆستا هێمن زۆرم چێژ وەرگرتووە تەنانەت جەسارەتم بە خۆم داوە کتێبی ناڵەی جودایی مامۆستا هێمنم تەرجمە کردوەوە بە فارسی. ماشەڵڵا دەن لە خوێندنەوەشە ماشەڵڵا دەنگت زۆر خۆشە برایانی ڕۆژهەڵات داوای لێبوردون هەم لە ئێوە کەم هەم لە بینەرانی خۆشەویست چون بەڕاستی دەنگم زۆر خراپ بووە سێ چوار ڕۆژ بەهۆی سەرەتای ساڵی تازەوە زۆرمان دەنگ حەوا داوە لە ناوپۆلەکانە دەنگم نووساوە بێ ببورن.
زۆر باشی سەربەرز دەستەکانت خۆش بێت. مامۆستا شێعرەکانی تر چین؟ ئێستا بۆ من شێعرەکان نەگەشتووەتە ئەوەندی کە لە کتێبێکە چاپیان بکەیت؟ لای گەیشتن کە گەیشتووە بەس وەڵای جارە چاپم نەکردن چون خۆت کردوونەتەوە هیچ ئامادەکاریەکەت بۆ کردەوە خەریکم کاریان لەسەرەکەم بۆ چاپکردن ئینشەڵڵا. شێعرەکان زیاتر لە چوارچەوەی چه بابەتانێکن؟ وڵا عەرزم کردی من شێر بۆ دڵی خۆمەڵێم هەر شتێکە هەستمی بزوان دەبێت مناجاتی تایە یاخود لەسەر نیشتیمان یاخود لەسەر نیشتیمانیشی تایە عەرزم بە حوزور ئاینی تایە غەزەلی تایە. مناجاتەکانت چۆنن؟ چیەکانی؟ مناجاتەکان مناجات وەڵای ئێستا من شتم ینی چۆن وەکو نووسراوە نەهێناوە لە خزمەتتانە ئێرایی بەمە گەر شتێک ئێستا لە زێنما بێ بەسەر و چاوانم بۆتانە خوێنمەوە. خۆ دیارە هەندێک شتی ترت حاضر کردووە بۆمان باجارە نەچینە سەرەوەوانە بەس لە مناجاتەکان ئەگەر شتێکت لەبیر بێت بۆمان بخوێنیتەوە مەمنون نەبین. ببوورە وڵای ئێستا زۆر باشە دەچینە لای ڤیتیەک لەسەر فیستیڤاڵی سۆمای چاوان کە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە شاری سلێمانی لە کۆتایی خولی هاوینەدا سازیان کردبوو. زۆر باشە فیستیڤاڵێک ئامادەیە ڤیتیەک ئامادەیە لەسەرم فیستیڤاڵە بینەرانی عزیز با پێکەوە بینێری بن و دواتر دەچینەوە لای بڕگە بابەتەکانی بەرنامەی پەیامی ڕۆژ. بسم الله الرحمن الرحيم والنازعات غرقا والناشطات نشطا والسابحات سبحا. ئەمڕۆ کولە سلێمانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کۆتایمان هێنا و باهەنگی خولی سۆمای چاوان و خولی ڕەیان کە لە پشووی هاویندا بۆ ماوەی 2 مانگ بوو. خولەکەمان کە پێکهاتوو لە پێگاندنی گەنجان لە خولی ڕەیاندا بۆ کچی لاو کە لە تەمەنی 15 ساڵ بۆ 25 ساڵ سپێس بۆ خوای گەورە 25 قوتابیەی بەشداری کرد. لە دوای ئێوە خولی سۆمای چاوان کە بۆ منداڵانی بێباو بوو کە نزیکەی 140 منداڵی بێباوکمانە بوو دیارم وەکو پرۆژەی سۆمای چاوان کە پرۆژەی سۆمای چاوان لە لەخ سلێمانی بەردەوامە بۆ هاوکاریکردنی منداڵانی بێباوک پێمان وا بوو کە بێ گۆڕانکاری بکەین لە پەر لە پیاداکردنی هاوکاری بۆ دایکان پیاداکردنی هاوکاری بۆ پەروەردبوونەوەکانیان کە لە ڕێی خەرخوازان و سپاس بۆ خوای گەورە ئێمە توانیمان ئەو خولە بە پایان بگەێنین کە لە ڕێیان چەندە مامۆستای خۆبەخشەوە سپاس بۆ خوای گەورە توانیمان ئیشەکەمان بەسەرکەوتنە بەنجام. من ئەمڕۆ لە فیستیڤاڵی سۆمای چاوان بەشداریم کرد بە قورئان خوێندن هیوادارم هەروە سەرکەوتب بن. بەشداریم کردووە لە خولی ڕەیان لقی سلێمانی کوردستان زۆر شتی باشیان لێوە فێربوو زۆر سوپاسیانەکەم و دەستخۆشیانەکەم دەستی چاویان خۆش بێ و ماڵیان ئاوا بێ و لەشیان ساغ بێ عەزەتیان کێشاوە لەگەڵ مناڵەکانمانە یاخوا خوای گەورە خێریان بنووسێ. دەستخۆشی لەوە سەرپەرشتیاران و بەڕێوەبەرانی خولەکەمانەکەم بەڕاستی خولێکی باش بوو زۆر سوپاسیانەکەم سوودی زۆرمان بینی وانەکانمان هەمووی بۆ پێگەیاندن بوو زۆر سوپاسیانەکەم و ئەو مامۆسایانش کە بۆ وانەی گشتیبانیان کردبوو هەمووی گرنگ و بەسوود بوو لایەنی تەندروستی لایەنی پێگەیاندنمان و بیر و باوەڕمان هەمووی گرنگی پێدرابوو زۆر سوپاسیانەکەم و هیوادارم بەردەوام بن.
دووبارە سڵاو مامۆستا فەرهاد دێمەوە لای جەنابەت هێمنی مکریانی دەڵێ شعر ئەگەر هیچ سوودێکی بۆ من نەبوو بێ و سوودێ هەبووە کە ئەم ناوە دوور و درێژەی سید محەممەد ئەمین شێخولئیسلامی مکریانی لێک کۆڵ کردومەتەوە ینی ئەم هەموو دەستەواژەیە بۆ کردو بە هێمن شعر چه گرنگی و سوودێکی بۆ تۆ بوو یا شعر چی بە تۆ بەخشیوە؟ بەڵێ شعر بۆ من ئەو سوودە تایبەتی بووەکە ئەگەر خەمێکی زۆر قرس لە ژیانمە پێکات بێت چ بۆ کۆمەڵگەکەم چ بۆ خۆم بۆ ژیانی خۆم توانیمە بە شێعر خۆم بە قەولی خۆمان تەخلیەکەمەوە یعنی ئەو خەمە نەمڕوخێنێ بە خۆمە بتوانم کە خەمەکانم دەربڕمە سەر کاغز و بیگەێنمە بە دڵی واتەوی چوتە لە ڕێی شارەوە دەردەدڵی خۆ دەردەدڵی خۆم ئەوەی لە ناختایە دەری ئەوە لە نظر سڵامەتی لە نظر ڕەوانیەوە زۆر کارساز بووە بۆ من کە زۆر خەم نەیتوانیوە کارم تیا بکات چون هەستەکانم دەربڕیوە وا دیار زۆر بە جوانیش ماوەتەوە جەلال کەوتی خانمشین بووم میشم سیر کە لە والدی هەشتا و پێنج هەشتاکانە چیانی بەسەر سیما بوو والدت چەندە مامۆستا فەرهاد؟ من ئێستا تەمەنم 47 ساڵی تر پەنجاویەکی ئێوە وایە؟ لە پەنجاویەکی خۆمانم زۆر باشە ڕاست تابەن نامێ مامۆستا تا ئاخیری بەرنامە لێمادا بڕێ بەڵام دەچینە لای میوانێکی تر لە ستەوەرێکی تری بەرنامە مامۆستا فەرهاد دێنەوە لات لەگەڵمان بمێنەرەوە لە خزمەت میوانەکەشتانە بینەرانی عزیز دیارێکێکی دیکە لە تەوەرەکانی بەرنامەی پەیامی ڕۆژی ئەم ڕۆمان قسەکردم و لەسەر کاردانەوەی بڕیاری یەکپۆشی لە قوتابخانەکانی هەرێمی کوردستان یاخود ئەو قوتابخانە بە کەرکووکیشەوە کە لەژێر بڕیارەکانی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بێت لە کەرکووکەوە بەڕێز مامۆستا ئەحمەد کەرکووکی ئەندامی سکرتاریەتی یەکێتی مامۆستایانی کوردستانمان لەگەڵا مامۆستا سڵاوی خوارد لێبێت ئەگەر گوێت لە من بێت پرسیارەکەم ئەوەیە بۆچی ئەم بڕیارە لە هەندێک شوێنە جێبەجێ ناکرێت و باوەڕتان وایە لایەنی سلبی ئەم بڕیارە یەکپۆشی لە چیدایە؟ وا دیارە هێشتا ئامادە نییە جەلال ئەگەر پرسیارەکە دووبارە بکەیتەوە مامۆستا ئەحمەد ئەگەر گوێن لێم بێ زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە ئەگەر لەم پرسیارەوە دەست پێ بکەین ئایا بۆچی باوەڕتان وایە کە بڕیارەکەی وەزارەتی پەروەردە لەسەر یەکپۆشی لە هەندێک شوێن جێبەجێ ناکرێت لایەنە سلبیەکانی چین؟ مامۆستا ئەحمەد ئەگەر گوێت لێم بێ ببوورە پرسیارەکەشم دووبارە دەکەمەوە جێبەجێنێکردنی بڕیاری یەکپۆشی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان لە قوتابخانەکان بۆچی لە هەندێک قوتابخانە بەتایبەت لە کەرکووک ئەم بڕیارە جێبەجێ ناکرێت ئایا دیوی سلبی ئەم بڕیارە لە چیدا دەبیننەوە؟ میهرەبان بەنسبەت مەسەلەی یەکپۆشیەکە کە باس کرا تەبەن مەسەلەی یەکپۆشی ئەوە کارێکی باشە بۆ مەسەلەی پەروەردە و هەموو بەشەکانی تر دائیمەن ئینسان لە هەر دائیرەیەک و لە هەر وەزارەتێک بێ یەکپۆشیەکە نیشانەی ڕێکوپێکی ئەو شوێنەیە ئێمە بەڕاستی لەگەڵ یەکپۆشین بەڵام یەکپۆشیەکە بە شێوازێک بێت کە بە دراسە بێت دراسەیەکی وا کرا بێت کە بەڕاستی لە ڕووی دەرونی قوتابی لە ڕووی نەفسیەوە لە ڕووی تەنانەت تەمەنی قوتابیشەوە یعنی جاروایە تەمەنی قوتابی لە باخچەی ساوانەیە ڕەنگێکی وای بۆ دانراوە بە تایبەتی وەزیری پێشوو ئەم بڕیارەی دەرکردووە دەبێ ئەم وەزیرەی ئێستا چاوخشاندنێک بەو بڕیارە بکات چکە ئەو بڕیارە لە ناکاوە بوو کە تۆ بڕیارێک دەرئەکەی بە چ دراسەیە لە چ ئاساسەیە ئایا پرس بە یەکێتی مامۆسایان کراوە کەورەترین شەریحەیە لە کوردستانە یعنی کۆمەڵێک پێوەری تر لە ڕووی زانستی و دەرونی و توێژەری کۆمەڵایەتی دەبێ ئەمە زۆر گرینگە کۆنفرانسێکی بۆ بکریان وەرکشۆپێک بۆ ئەوەی بزانن هەموو قۆناغەکانە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان بەو شێوەیە نییە هەر وەزیرێک دێت 4 ساڵێ تر ئەوەی پێشوو هەمووی فی سفر ئەکات بۆیە مەسەلەی یەکپۆشیەکە ئێمە بەڕاستی بەو شێوەیە و بەو پەرتەوازەیە لەگەڵ نین لەبەرەوەی باروزروفی خەڵکی هێشتا نالەبارە هێشتا حکوومەتی هەرێم 43 موچەی قەرزارە بە سەرجەم فەرمانبەرانی کوردستان بە تایبەتی ئێمە لە کەرکووک پێرێ کۆبوونەوەی لەگەڵ بەڕێوەبەر و ئەوانە کرا
سەرپشکمان کرد کە قوتابخانەکان خۆیان سەرپشکن بۆ ئەوەی ئەو یەکپۆشیەی کە پارەکە هەبووە کە قوتابی پارەی لێ سەرف کردووە و کڕیوێتی کە مەسلەی سەدرێکەیە ڕەنگی نیلی بێ یان ڕەش لەگەڵ قەمیسی سپی و لەچکی سپی یان هەل لەچکێک کە بەڕێوبەرەکە لەگەڵ قوتابیەکانان ڕێکەکەون ئەوانە جێبەجێ بکرێ بەڵام ئەمان بەسلەی پانتۆڵ ئەم بڕیارە لە ناکاو بوو لە کاتێکە بۆ نمونە ئەم بڕیاری یەکپۆشیە نزیکەی 10 ساڵە لە قۆناغە جیاوازەکانی خوێندندا هەیە بەڵام ساڵانە لەوە چێ ڕەنگەکەی و جۆرەکەی گۆڕانکاری بەسەرا بێ جەناب داماشە بەوەکەی بەبێ هیچ جەڵسەنگاندێ بەبێ ڕەچاوکردن یام پرسێک بەرامبەر بە یەکێتی مامۆستایانی کوردستان ئەم بڕیارە دراوە بۆچی لە ناکاوێتی ئەم بڕیارە لە چیدایە کە ساڵانی پێشوش بینیومانە ئەوەی کەرکووک ئێمە ئەوە یەکپۆشیەکەمان سەرپشت کردو وە قوتابی سەرپشکەلەوەی کە جلەکانی پێشوو لەبەر بکات چونکە بەڕاستی یەکپۆشیەکە جیاوازی ناهێڵێ لە نێوان قوتابی وەکوتم لە ڕووی ئەتەکێتی قوتابخانەکان کۆمەڵێک پێوەرە بۆیە ئێمە وەک یەکێتی مامۆسایان داوامان کردووە بەڕاستی لە وەزیری پەروەردە و لەم هەفتەیەش لەگەڵی دانیشین چۆن پێشتر لەگە وەزیری دارایش دانیشتین بۆ ئەوەی ئەو کێشەیە چارەسەر بکرێ و ئەمانە نەبێتە کێشە چونکە دوکانەکانیش ئیستیغلالیان کردووە ئێستا سێرێکی زۆری ئەم مەسەلەی یەکپۆشیەوانە بەرز بۆتەوە تەمانەت ئیستیغلالیش کراوە. زۆر باشە مامۆستا کەواتە ئێوە لەگەڵ بڕیاری یەکپۆشیدان بەڵام ناتانەوێت ئەو ڕەنگەی کە لە ساڵانی ڕابردوو دیاری کراوە بۆ قوتابخانەیەک یا بۆ قوتابیەک ئەم ساڵ دەتانەوێت هەمان ڕەنگی ساڵی ڕابردوو لەبەر بکاتەوە لەبەرەوەی کە کولفەیەکی زیادە لەسەر دایک و باوکی قوتابی نەکەوێت ینی مەبەستان نەمەیە یا بەگشتی بڕیاری یەکپۆشیەوە ڕەتەکەنەوە. ئێمە بڕیاری یەکپۆشی ڕەت ناکەینەوە بە هیچ شێوەیەک ئێمە لەگەڵ ئەوەی تەنانەت یەکپۆشی بۆ مامۆستایانیش بکرێ یعنی مامۆسایانیش جاران یەکپۆشی بوو سەدرەیەکی سپی ئەکردە بەری لە قوتابخانەکان یعنی بەڕاستی ئەوانەی پێشوو بڕیارەکانی پێشوو ساڵەکانی هەفتا و هەشتا لەگەڵ ئیستا بڕیارەکانی ئێستا زۆر فەرقی هەیە ئێمە یەکپۆشی ڕەت ناکەینەوە بە هیچ شێوەیە لەگەڵ یەکپۆشین بەڵام یەکپۆشیەکە لەسەر ئەوەیە باری قوتابی و وەزعی قوتابی لەو بارەیە نییە کە ئێستا بڕات و ئەم مەسلەی پانتۆڵ و قەمیسی نازانم چی و ئەمانە کۆمەڵی سەرێکی زۆر لەسەر قوتابی بەرزە بێتەوە و ئەم پانتۆڵش کە مەسلەی وەزیر دەبێت ئەمە دراسە بکرێ چ جۆرە پانتۆڵێکە بەدەیان پانتۆڵ هەیە تەنانەت نووسراوە لە هەندێک هین پانتۆڵی کابۆی هەر ئەو وشەیە زۆر ناشرینە نابێ بەکاربێنێ لە وەزارەت ئەوانەیە ئێمە لەگەڵ یەکپۆشین بەڵام یەکپۆشی پارەکە ئەوانە جێبەجێ بکرێ و بۆ هەر یەکپۆشیەک و هەر قۆناغێک وەزارەتی پەروەردە ئەینێ دەبێت دراسەیەکی وردیبار و گوزەرانی قوتابی و ماڵ و قوتابخانە و قۆناغی قوتابیەکە بکرێ ئێمە بەو کاتەیە زۆر احتیاطیە و دەستخۆشیش لە وەزارەتەکەین لەوەی کە یەکپۆشیە تەنانەت یەکپۆشیشمان پێ باشە کە کاتی حکومەتی بەعەز مامۆستایان نابوو مەسەلەی ئاڵتون و کۆمەڵێ شت لە خۆیان بگرن کاتچە ناو قوتابخانەکانەوە بەداخەوە هەندێک مامۆستایانیش هەیە بەڕاستی جلوبەرگەکەی جلوبەرگێکی پەروەردەیی نییە لە ڕووی پەروەردەوە لە ڕووی ئەوەی کە قوتابی چاوی لێ بکات کە پەروەردەیی بێ ئەوەش ئێمە باسمان کردو و بەرزمان کردوتەوە زۆر احتیاطیە مامۆستاش سەدرەیەکی سپی یان نیلی یان شێوازێکی تر بێ کاچێتە ناو پۆلەکانەوە زۆر احتیاطیە بۆ ئەوەی چونکە تۆ خزمەتەکەی پەروەردە و پێگەیاندن ئەەکەی نەک جلێکی وا لەبەرەکرێ شێوازێکی وا بێ پێم باشە وەزارەت هەتاکو ئەوەش ئیشی لەسەر بکرێت لە ڕووی دەرونی و نەفسی ئەو قوتابیانەوە بە تایبەتی قوتابی ئەگەر کوڕان بێ یان کچان بێ. زۆر باشە بە بەراورد بە خوێندکارانی عەرەب یا ئەو خوێندکارانەی کە لە خوێندنگەکانی سەر بە حکومەتی ناوەند دەخوێنن جلوبەرگی خوێندکارانی کورد و قوتابخانەکانی سەر بە خوێندنی کوردی لە کەرکووک چ جیاوازیەکیان هەیە و وەکاردانەوەی ئەوانی دیکە تا چەندە بەسمەوەیە ئایا جیاوازی هەیە لە نێوان خوێندکارێکی خوێندنی کوردی لەگەڵ خوێندکارێکی سەر بە ناوەند و حکومەتی عێراقی؟
جیاوازی هەیە چونکە حکوومەتی عێراقی بەڕاستی بەو هەموو کەم و کورتی و ملاحەزە لەسەر قوتابخانە و زۆری تەلەبەوانە بەڵام قەرار یەک قەرارە کە بڕیارێکی دەرکرد بڕیارەکە تەرسەر تاسەری دەبێت بەڵام بەداخەوە لای ئێمە فەرقی هەیە یعنی قوتابخانە لەگەڵ قوتابخانە بڕاتان بێ لە جلوبەرگە لە کاردانەوەیە زۆر فەرقی هەیە قوتابخانەکانی ئێمە خوێندنی کوردی بە حزبی کراوە بەواتایەکی تر یعنی جار وایە هەتا قوتابخانەیەک دروست ئەکرێ بۆ خوێندنی کوردی ململانەیە لە بینی ئەو دوولایەنە بە ناوی چێوە بێ مدیرەکەی چێ بێ ئێستاش قوتابخانە هەیە لە باروتخانە هەتاکو ئێستا شەش پۆلیە هەتاکو ئێستا لەسەری ڕێک نەکەوتونە بیدەنە کام مەدرسەیە بە هەموو شێوەیەک پێشوش قوتابخانە هەبوو 2 ساڵ دروست کرابوو لەسەر ناوەکە و مدیرەکەی ململانێ هەبووە هەتاکو ئێستاش ئەمە هەیە بەداخەوە حکوومەتی مرکزی قەراری مرکزی دەرئەکا بەڵام لێرە ئەو قەرارە نییە قوتابی بەو شێوەیە نییە لەگە قوتابیەوان فەرقی هەیە لە ڕووی ئیجراعاتەوە لە ڕووی کۆمەڵێک شتەوە بەڵام لە ڕووی ئاستەکانەوە فەرقێکی هەیە و لەوێ مرکزیەتە قوتابی ناتوانێت بەو شێوەیە ئەو بڕیاروشتانێک کە دەدرێت بە شێوازێکی ڕێک و پێکە بەڵام لە مەسلەی پۆل و قوتابخانە و کەمی بینایە و نەتیجە و ئەمانە جیایە هەتا منهەج و ستەمەکەشمان جیایە منهەجی ئێرە منهەجی هەرێمە بەڵام ئیمتیحانەکانمان وەکو ئەوان لە بەخاوە تاقیکردنەوەکان دێت زۆر باشە ماڵ ئەحمەد ئایا کاردانەوەی یەکپۆشیەکە لە نێو خوێندکاران یا خوێندنی کوردی لە کەرکووک پەیوەندی بە ململانێ و ناکۆکی نێوان حیزبە دەسەڵاتدارەکانی کوردەوە هەیە بەتایبەت لە نێوان دوو حیزبەکەی کەرکووک ئەوانە هەموو جار ناکۆکیەکانیان کردوتە هۆکاری پەکخستنی بەشێ لە کاروباری خەڵکی لەو شوێنانەی کە حکومڕانن تیاندا ئەوە بەزەقی دیارە ئێمە چەندین جار ئێمە وەکو یەکێتی مامۆسایان لە لیژنەکانە لەگەڵ وەزیرە قسەمان کردەوە یعنی ئاخر کۆبوونەوەمان پێش 2 هەفتە لەگە وەزیری تازەیە بوو خۆم باسم کرد مەسەلەی کێشەی کەرکووک و ململانەی حزبی لەسەر مدیرێک جاروا هەیە لەسەر نەگمە مدیرە لەسەر مامۆستایە کە لیژنەی لەسەر بێ یان نەقل بکرێ لایەنەکەی تر پشگیری ئەکا بۆ ئەوەی نەقل نەکرێ لەسەر گەندەڵی دیفاعی لێ ئەکرێت یعنی زۆر لەم بابەتانە و لەم کەیسانە هاتۆتە بەردەستمان من چەندین جار لە لیژنەی تحقیقی بوومە لە وەزارەتەوە ئەزانم کێشەیەکەیە هەر بەسیترین شت لەسەر دانانی پارێزگا ئایا پارێزگا بەغا هۆکارە یان کوردەکە خۆی هۆکارەوە 2 ساڵ و شتێکە پارێزگاکە لەبەر ململانەی حزبی دانادرێت ململانەی حزبی لە کەرکووک لەسەرەوە حتا خوارەوە حتاکو خزمەتگوزارێکی حەدیقەیە کێشەکانە هەیە بە تایبەتی ئێساش مەسەلەی دامەزراندن بە هەمان شێوەیە هەیە بەڵێ هەتاکو هێزێک کێشەی حزبی لە ناو دام و دەستگا قوتابخانەکان هەیە ئەمە نەشاردراوەتەوە ئەمە لە بەرزترین ئاستا باس کراوە ئێمە چەندین جا ئەمەمان باس کردووە ناکرێت یعنی قوتابخانەکە کە مدیرەکەی فلان لایەنە وەکو دەستگایەکی کۆمیتەیە یان ناوچەیە تەعامل ئەکرێت لەگەڵیانە ئەمە لەگە وەزیراوەتومانە بڕیاری لادانی مدیر و مدیرەکانی هەرێمی کوردستانیش بە هەمان شێوەیە لا بدرێ 8 ساڵە لا بدرێ بەڵام هەتاکو ئێستا لا نەدراوە بە چەندین جا بە وەزیرمان وتووە لە ڕێنمایەکانی 2015 کۆنفرانسی وەزارەتی پەروەردە تایەتی لە 4 ساڵ بەولاوە دەبێت ئەو بەڕێوبەرە تاقیکردنەوە بکە یان لا بدرێ مدیر هەیە 20 ساڵە قوتابخانە گۆڕاوە ئەو نەگۆڕاوە زۆر باشە ماوەستا ئەحمەد ئایا ڕەتکردنەوەی یەکپۆشی بۆ بڕیاری تازەی کە یا بۆ شێوازەی کە ڕەنگی جلوبەرگەکە دیاری کراوە لە کەرکووک ڕەتکردنەوەی لەلایەن بۆ نەلقی کەرکووکی یەکێتی مامۆستایانی کوردستانە یاخود بە ڕای گشتی قوتابخان و قوتابخانەکان و بەڕێوەبەرەکانەوە کاردانەوەی ڕەتکردنەوەی ئەم بڕیارەی وەزارەتی پەروەردە چۆنە هیچ کاردانەوەیەکی هەیە لەسەر ڕەتکردنەوەی ئەم بڕیارەی وەزارەتی پەروەردەی چی وەزارەتی پەروەردە لە دوای 16 ئۆکتۆبەر و ڕیفراندۆمەکەەوە هەتاکو ئێستا یەک بەرپرس نەهاتووە سەر لەم کەرکووکە دەبدا بڵێ ئەرێ بەشی خوێندنی کوردی لێرە هەیە زیاتر لە 500 قوتابخانە و 8,000 مامۆستا و 85,000 قوتابی لێیە
بە هەموو ناوچەکان و دەوروبەری ئەرێ ئێوە چی ئەکەن و چی ناکەن جورئەت ناکەن لە سەیتەرە بێن بەس سەردان بکەن. ئەمە چەند ساڵە زەنگی خوێندن لێدا خۆمان ئەچین لەگەڵ مامۆستایانی کەرکووکی بە هەموو شێوەیە کە زوڵمی لێ ئەکرێتەوە کە خۆگرن ڕازگۆن دڵسۆزن بە هەموو شێوەیە ئەمان توانیوانە خوێندنی کوردی لە کەرکووک نەهێنن پەکی بکەوێ. ئەوە بەرپرسەکانی هەرێمی کوردستانە ئەو هەموو سیستەمە لە مامۆستایانی خوێندنی کوردی ئەکرێت کە لە موچەکەیە بێبەش ئەکرێت لە ئیمتیازات لە بێبەش ئەکرێت لە کەرکووک حسابی تەنسیبی بۆ ئەکرێت. بەڵێ مەسەلەی ڕەتکردنەوە سەرپشکمان کردووە نەک ڕەتمان کردوێتەوە ئەمە هەر نەک لق نییە. ئەمە لە کۆبوونەوەی بەڕێوبەری قوتابخانەکان لەگەڵ بەڕێوبەری گشتی و ئەمانەیە نامانەوێت زەخت لە قوتابی بکەین واز بێنێ بڕوا بۆ خوێندنی عەرەبی و یان واز لەو شتانە بێنێ. ئێمە کێشەی ئێمە هەر جلوبەرێک نییە، کێشەی ئێمە کێشەی قوتابخانەیە، کێشەی ئەوەیە زۆر لە قوتابیانمان ئەچنە خوێندنی عەرەبی، کێشەی ئێمە ئەوەیە قوتابخانەکانی خواری و کەرکووک زۆربەی وازی هێناوە هەمووی هاتۆتەوە لای مەنتیقە کوردیەکان و قوتابیەکی زۆر لە پۆلەکانە 50-60 قوتابی بڕواتان بێ قوتابخانە هەیە. خۆم دیومە مامۆسا دەرسی شەرح کردووە هەتا ئەو 30 دقەیەت 5-6 قوتابی بەپاوە وەستاوە لەبەرەوەی شوێنی نییە ژوورەکەی کەمە تەسکە بە هەموو شێوەیەک. ئەوە تارێک خوێندنی کوردی بۆ وەزعە بێ بەرپرسەکان 2 ساڵە سەریان لێرە نەداوە بە چی شێوەیە دەتوانن بڵێن ڕەش یەک پۆشی و ئەمانە ڕەتکرێتەوە بەداخەوە پێشنیار و پرۆژە و چارەسەری ئێوەکو یەکێتی مامۆستایانی کوردستان و دڵسۆزانی پەروەردە لە شارەکە چییە بۆ چارەسەرکردنی کاردانەوەی قوتابیان یام لایەنەکان لە بواری یەکپۆشیدا؟ ئایا یەکێتی مامۆستایانی کوردستان هیچ پرۆژە و هیچ ئامانج و هیچ چارەسەرێکی لایە بۆ ئەو کاردانەوەیە؟ کاردانەوەکە نییە، یعنی کاردانەوە چییە بێ؟ ئێمە دەبێ وا بکەین لە قوتابیانی خوێندنی کوردی و ناوچەدا بێنراوەکانە ناوچە کوردستانیەکانە قوتابی واز نەهێنێ، چونکە باوکو دایکی قوتابی بە تایبەتی لە کەرکووک لە ڕووی باری ئابووریەوە وەزعیان زۆر خراپە. یعنی چەندین قوتابی دایک و باوکی قوتابی هاتۆتەوە قوتابخانەکەمان ئەرێ مامۆسا ئەم گۆڕانکاریە ئەم جلە ئەگەر ئەگۆڕێ بەخوا پارەمان نییە وتومانە وەکو خۆیەوەی پارەکە سەدرێت کڕیوە جلەکانت کڕیوە. کێشەی ئێمە جلوبەرێک نییە بۆ وەنەی کە کێشەی ئێمە مەسەلەی قوتابی ژیانی قوتابی، یعنی معقولە لە 70-80کان بەبیرم دێ لە قوتابخانە هاوکاری قوتابی فەقیر ئەکرا، خواردنی ئەدرا پێی، قوتابی 14-15 قوتابی لە پۆلا بووە. یعنی بە هەموو شێوەیەک لە ڕووی سەحیەوە لە هەموو بوارێکەوە ئێستا بە ناوی تەقەدم و تەکنۆلۆجی هێشتا ئەو کاتەمان باشتر بووە، گرنگی زیاتری پێدرا بە تایبەتی لە قوتابیە ناوچە کوردستانیەکان. ئێستا دەبێت حکوومەتی هەرێم بە هەموو شێوەیەک دامی ناوچە کوردستانیەکان بک بە تایبەتی مامۆستایان و قوتابیانی خوێندنی کوردی. فەڵەستین بە فەڵەستینی خۆی ئەو مامۆستایانەی کە لە ناو قودس و لەژێر دەسەڵاتی جوولەکەیە امتیازاتیان زیاترە لەوەی کە لە شوێنەکانی تری دەرەوەی قودسە، بەڵام بەداخەوە ئەمەی لێرێ لە هەرێمەکرێ ئەوەی لە ناوچەدا بێنراوەکانە دەبێ موچەمان لە چەمچەماڵ وەربگرین. مانگانە زیاتر لە 20 ملیۆن دینار لە مامۆستایانی خوێندنی کوردی لەلایەن بەڕێوەبەرەکان وەرئەگرترێ بۆ مەسەلەی هاتوچۆکە. ئەوەشمان بە وەزیری دارایی وتو هەر جوابی نەدایەوە، هەوڵە دەین دراسەی ئەەکەین ئەمە ڕێزە لە ناوچەدا بێنراوە وەزیری لە قوتابیان یان هەمووی خەریکی نەوت و امتیازاتن خەڵکەکەشیانەوە بەجێ هێشتووە هەر وەکو چۆن بەجیان هێشتووە. زۆر باشە مامۆستا ئەحمەد، ئایا کە ڕەتکردنەوەی ئەو بڕیارە یاخۆت سەرپشتکردنی بڕیاری یەکپۆشی لە قوتابخانەکان تەنها لە کەرکووک ئەوەندەی وەکو ئەندامێکی سکرتارێتی یەکێتی مامۆستایانی کوردستان زانیاری تێبێ ئەم سەرپشتکردنە لە ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان هیچ ڕووی داوە چووکە قوتابی هەمان قوتابیە هەمان مەعاناتی هەیە بە دڵنیاییەوە ڕێژەی ڕەنگە هەژاریش چۆن لە کەرکووکە زۆرە لە ناوچەکانی تری هەرێمی کوردستانیشە زۆرە بۆی کە دایک و باوک نەتوانێت جارێکی تر جلکێکی نوێ بۆ ڕەنگ و شێوازەی کە وەزارەتی پەروەردە داوای لێەکە بیکڕێ بۆ منداڵەکەی. ئەم بڕیارێ بڵێ لە ناوچە دابراوەکان لە کەرکووکە و لە هەموو هەرێمیش ئێمە داوا لەمان لە وەزیریش کردووە لە هەموو هەرێم دەبێت قوتابی سەرپشک بکرێ، نابێت ئەمە هەر بڕیارێکی سەرپێی دەربکە وەزیر بڕوات و
دوای کۆمەڵێک کاولکاری بەسەر ئەو وەزارەتەیە پێک بێنێ ناکرێ هەر وەزیرێک کە دێت کابینەکەی ترفی سفر ئەکات یعنی وەزیری پێشووی لە 2016ەوە بابەتی زانست و بابەتی بیریکاری بە ئینگلیزی کرا زیاتر لە 2000 قوتابخانە ئەم کتابە بە ئینگلیزی کرا تەبع کرا تەوزیع کرا ئەم وەزیرە ئیسەحات بڕیارەکە ئیلغا کردەوە شتێکی باشە لەبەرەوەی قوتابی فەشەلی هێنا ئێمامانەیە زمانی کوردی بگەڕێتەوە زمانی دایک بگەڕێتەوە ئەم هەموو تەکلیفە هەمووی ئیلغا بووە هەر هەمانەوانەی کە ئەم بڕیاریاندا هەمانەوانەش لەگەڵ وەزیرە بڕیارەکەیان هەڵوەشاندەوە کۆمەڵێ بەڕێوبەری گشتی چەند ساڵێکە لە وەزارەتن هەڵەوەشێتەوە چاکە کرێ ئەمە دەبێ حکوومەت بێپلانی حکوومەتە بێپلانی وەزارەتە لە هەموو کوردستانە مەسەلەی یەکپۆشیەکە لە هەموو کوردستانە ئێمە داوا ئەەکەین قوتابی سەرپشک بێت لە جلەکانی پێشوویە ناکرێ ئێمە پێش چەند مانگێک لە کۆنگرەیەکی ئای کە گەورەترین ڕێکخراوی مامۆسانی جیهانە لە تایلەند بەشداری کرای وەکو یەکێتی مامۆستایان یەکێک لە خاڵە گرنگەکان گرنگی بە زمانی دایکە بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان زمانی ئینگلیزی و زمانەکانی تر بۆتە زمانی دایک و هەر وەزیرێک و هەر وەزیری خوێندنی باڵا دێ کوردی ئیلغا ئەکاتەوە ئەمە فەوزایە گەورەیە ئێمە دەبێت ماوەسا ئەحمەد دەرفەتێکی کەوتۆمان نەماوە ئەگەر زۆر بە خێرایی لە پەراوێزی ئەم بابەتانەیە پرسیاریەوە بکەم ئایا کڕینی ئۆتۆمبیل بۆ ئەوانەی کە سەربایەکێتی مامۆستایانی کوردستانن ئەم بڕیارە چی لێ هادووە بەکوێ گەشتووە؟ مەسەلەی سیارەکان واقعە و هەر هەشە ئێمە لە ئاخر کۆربوونەوەمان لەگە وەزیری داراییە باسی ئەو بابەتەمان کردووە کۆمەڵێک شت ڕێمان گرتوۆتە بەر بەڵام هی ئەوە نییە ئێستا بە تەفسیلی باز بکرێت بەڵام هەیە بەڵام ئەویش دەبێت دارایی بەڕاستی بێتە پێشەوە لەگەڵ ئەو بانقەیە شان بداتە شانی چونکە ناکرێت ئەو شەریکەیەش بە مەلاین دۆلار سەرف بکە و نەزانێ ئەنجامەکەی چییە بێ بەڵێ ئیشمان لەسەر کردووە و خەریکین و وەزیری دایرایی کۆمەڵی وعدیشی داوە مەسلەی جیاوازی موچەیە مەسەلەی مامۆسایانی خانەنشین و هەروە مەسلەی تەرفیعەکەیە ناکرێ وەزارەتی پێشمەرگە و داخلی و داد تەرفیع بکرێ بۆ وەزارەتی پەروەردە حیسابی بۆ نەکرێ ئەمانەمان هەمووی خستە بەردەم وەزیری دارایی و ئینشاڵڵا لە گفتوگۆداین نەتیجەیەکی هەر ئەبێت و بتوانین داکۆکی تەواو لە مافی مامۆسایان زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەحمەد کەرکووکی ئەندامی سکرتاریەتی یەکێتی مامۆستایانی کوردستان کە لە شاری کەرکووکی لەدلەتکرا و مافخراوە لەگەڵمان بوویت سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ خۆشەویستان دەچینەوە لای میوانەکەمان بەڕێز مامۆستا فەراد فەرەجیان کە شاعیر و هونەرمەندێکە لە بانەی ڕۆژهەڵاتی کوردستانەوە تەشریفێنا و میوانی ئەمڕۆی بەنامی پەیامی ڕۆژ مامۆستایان دووبارە سڵاوت لێبێت پێمان خۆشە هەر ئەمجارە لە سەرتاوە یەکێکی تر لەو شادە هەڵبژێرداوانەی خۆتمان پێشکەش بکەی کە ئامادەت کردووە پێشکەشی ئەمە بینەرانی بکە لە خزمەتانان بەچاوان شێرێک بە ناوی پرسیاری هەژارێ وەرن یارن وە فریامگەن دڵم ئەمڕۆ کە زۆر تەنگا وەرن یارن وە فریامگەن دڵم ئەمڕۆ کە زۆر تەنگا زەمانم پڕ لە نامەردی و فەساد و کاری زۆر نەنگا زوڵم زۆر و گەلێ گورگیش لە پێستی مەڕ لە مێگەلداون بەشی شواونی شەدەن هەڵبەت لە گۆشتی مەڕکەبێ دەنگا زڵم زۆر و گەلێ گورگیش لە پێستی مەڕ لە مێگەلداون بەشی شواونی شەدەن هەڵبەت لە گۆشتی مەڕکەبێ دەنگا یەکێ تێرە و هەزار برسی هەژار پرسی کە بۆ وایە یەکێ تێرە و هەزار برسی هەژار پرسی کە بۆ وایە دەڵێن دینێ هەیە ئەمما هەمووی هەر شێوەیە و ڕەنگە دڵۆپی ئاوی فرمێسکی هەتیوێ دای لەبەرد کون بوو تنۆکی ئاوی فرمێسکی هەتیوێ دای لەبەرد کون بوو دڵی ئێمە دەبێت چی بێ لە پۆڵاو ئاسنە ڕەنگە هەژار تەنیا و دڵی خۆشە کە دیندار و موسڵمانە ئەویش ئیسلامی یەک ڕەنگی محەممەد ئەمڕۆ سەد ڕەنگە
دەیەکگرتوویە یاران دەهێڵێ ناوەرۆکی دین دەیەکگرتوویە یاران دەهێڵێ ناوەرۆکی دین کە دینمان پێنەما تەنیا چه هیوایێ بە فەرهەنگە هەموو ڕێبواوری یەک ڕێین و گەلێ پڕژ و بڵاوین یەک هەموو ڕێبواوری یەک ڕێین و گەلێ پڕژ و بڵاوین لێک لەبەر جیاوازیە پێمان لەسەر ڕێگا و کەمەن لەنگە وەرن خۆتان بدەن جوابی هەژاوری ڕووتی لێ قەوماوە وەرن خۆتان بدەن جوابی هەژاوری ڕووتی لێ قەوماو کە ئیتر مامە نازانێ بڵێ چی سووکە چی سەنگە سەلسەفەیەکی زۆر قوڵ باسکردن لە جیاوازیە چینایەتیەکان بەڕاستی زۆر زۆر جوان بوو یاخوا دەست خۆش بێ زۆربەی زۆری شاعرانی ئێمە نازناوی شعریان هەیە و لە بەیتی کۆتایی شێعرەکان ئاو شێوەی مەحوی و مەولەوی نالی وەکو ئیمزایەک وەکو ناسینەوەیش بەرهەمەکان یا غەزەلەکەیان دایانێن تۆ نازناوی شعریت هەیە یان بۆچی لەو دوو سێ بەرەمەی کە بۆت خوێندینەوە ناوی خۆتی تیانە بوو وەڵڵاهی بەڕێزەکەم ئەگەر خەتە فەرموبێ لە ئاخرە مامەیە گەڵێم مامە بەڵێ ئەگام لێ بوو کە ئیتر مامە نازانێ بڵێ چی سووکە چی سەنگا من بەهۆی ئەوەی کە خوشک و براکانم بە تایبەت خوشکە خۆشەویستە چکۆلەکەی خۆم لە دوا من ئەلبەت کاڵم چکۆلە تەمەنی لە من چکۆلەترا لە دوا منیان بە مامە بان کردووە بەجێی کاکە وارد زمانی ڕاهاتووە باقیش لە زبانەوە هەر پێیان کتوم مامە ئەم مامەم بەسەرا بڕا وچون وشەیەکە بۆ خۆشەویستیش بەکارە بردرێت منی شاری سفادەی لێکم بۆ شێر نازناوی شاریش خۆش دیام کردوتە بەجۆی لە جۆرەکان وەکو نازناوێت بەڵێ بەدەر لە غەزەل و شعر لەسەر ڕیتمی کلاسیک لە شعری حڕ و ئازادە یام شعری هاوچەرخە هیچ بەرهەمێکە دێ یان بۆ توانای نووسینی شعری حڕت هەیە بەڵێ نووسیمە ئەنی بەرهەمت لەو بوارەشە هەیە لەو بوارەشە هەمە لە خزمەت ئەگەر پاشترین شڵا داوامان لێ کردی شعرێک لە بەرهەمی حڕیان ئازاد لە خزمەت پێشکەشمان بکەی سەفەرەت تا چەندە شارەکانی خۆتت لەبەرە چکە ئێستا پشتت بەچی بەستووە لەوەی کە شارانە هیچ کام لەسەر وەرەخە و کاغەزێک نەتێناوە ئەرزم بە حەزورت ئەوەی کە زۆرم خوێندۆتەوە یا حەزم زۆر پێی بوو سەیرم کردوتەوە بەسەری ئادا بەسەر شوونەوە ما بووە لە سەریان ئەوانم لەبەر کردووە چەند ساڵە خەریکی دەنووسی شعر بۆ نووسین تقریبن لە تەمەنی 21 ساڵیەوە 20 ساڵێکەیە هیچ چاپکراوە و بڵاوکراوەیەکت نییە بەس شێری مناڵان چاپکراوەت بەڵێ یەک دوجار شێری مناڵان چاپ کردووە چیرۆکە شێرێکیش بە ناوی زیتێ و قیتێەوە ئێستا لە دەستی چاپایە بەس شێری خۆم نەوەڵاوەکانی تر هیچی جارە چاپ نەکراوەکەیشەڵە بهیوە شعر دێ بە زمانی فارسی شێری بە زمانی فارسیش هەیە بەس چون سەرەتام نەر بە زمانی فارسی شێرمە نووسی ئێمە لە کوردستانی خۆمان دەرسەکانمان بە زمانی فارسی پێوترێ ئێستا شەروایە من بۆ خۆم تا ساڵی تقریبان هەفتای خۆمان کە بەداخەوە کارەساتە ڕووی و ئاوەرەکان تەشریفیان هێنا بۆ باناوارەکانی سلێمانی فارسیم کوردیم نازانی جوان بنووسم تەنانەت خوێندنەوە کەش کێشەم زۆر بوو مامۆستایەکی بەڕێز کە لە شوێنێکی تری شەرباسم کردووە خەڵکی سلێمانی بوو لەوێ زۆر باشە ئەو زمانی کوردیە ئەو بەیەمەی ناسان دوایی دێنەوە لای جەنابەت تەوەری دووەمی بەرنامەکەمان بۆچی یەکێتی تۆپی پێی وەرزشی کوردستان یەکی تۆی پێی کوردستان سزای یانەی وەرزشی جیهانیدا بەڵام پێشەوە راپۆرتێکمان لەسەر هەمان مەبەست هەیە پاڵەوانێتیەک پاڵەوانتی مەلەوانی یانەکانی کوردستان با پێکەوە بینەری ئەو راپۆرتە بینی پاشتر دەچینە لای میوانەکەمان لە شاری هەولێرەوە. دەریاچەی دوکان یانەکانی کوردستانی لە خۆ کۆ کردەوە بۆ بەڕێوەچوونی پاڵەوانێتی مەلەوانی کراوەی کوڕان و کچانی کوردستان. یەکێتی مەلەوانی کوردستان یەکەم پاڵەوانێتی کراوەی بۆ کوڕان و کچان بۆ ئاستەکانی تازە پێگەیشتوان و لاوان و پێشکەوتوانی کوڕان و کچان بۆ بڕینی 2 کیلۆمەتر و 3 کیلۆمەتر و 5 کیلۆمەتر ئەنجامدا. هەموو ساڵێمە ئەمە ئەنجامین بۆ ئەوەی یاریزانەکانی ئێمەژۆک و یاریزانانی وڵاتانی کە تەبعاً بێگومان کە فێر بن لە ڕووبارێکە لە شوێنێکی کراوە بتوانن بۆ ماوەیەکی درێژ بتوانن مەلە بکەن.
ئێمە تەمان خۆشحاڵە بین کە یاریزانی نەتیجەکە گرنگ نییە گرنگ ئەوەیە کە ماوەکە بتوانن تەواو بکەن بەڕاستی بە تاکید ئەو ڕەشەبە شانسیە ئەمڕۆ بۆ تەبعانەی شەپۆلی دروست کردووە تەمان شەپۆلیش خۆتەزانی بەرەو پێشەوە دەبا بەڵام بە یەک شەپۆلیش بۆ دواتەوە ئەباتەوانێ ئەمە تاسیری زۆریە بێ دووەم بۆ هیلاکبوونی یاریزانەکان بۆ وەقتەکەی بۆ ماوەبڕینەکە بەڕاستی تەسیراتی زۆر لەسەر داانێ بەڵێ یانەیە هەو لێر کشاوەتەوانێ حتمما تۆ تەسیری خۆی هەیە بەڵام ئەو تەسیرەی نییە چکە ئێمە هەر سێفی ئەکەوەکو خۆی مەلی کردووە لە پێشکەوتوان و لە لاوان و لە تازە پێگەیشتوان مەلیان کردووە بە سەرکەوتوی شتەکان تا ئێستا بە سەرکەوتوی بەڕێوە چۆ ئەنجامەدرێ لاستی کچاندا ململانەیەکی بەهێز هەبوو بە جۆرێک یاریزانانی یانەکانی سلەیمانی و دووکان لە کێبڕکەیەکی بەهێزدا بوون بۆ نازناوەکە یاریزانانی سلێمانیش کە لە هەمان کاتدا یاریزانانی هەڵبژاردەی عێراقن سەرڕای تێبینیان لەسەر بەڕێوەچوونی پاڵەوانێتیەکە بەڵام خۆشحاڵن بە بەشداری کردنیان پێشەگە سپاس بەخوای گەورەکە توانین بەشدارم پاڵەوانێتیەوە سپاس بە واکە خۆشەویستم کە هاوکارم بوون هەستێکی خۆشمێکە زۆر بەهێش بوو دەستخۆشیەوە مامۆستا فەلاح و مامۆستا ڕێبارێکم کە هەستان بەکردنەوەی مامۆستا ڕازەوە هەستان بەکردنەوەی پاڵەوانێتیە هیچ جیاوازێکی تیا نبینم باشە ڕووی بەهێزیەوە پاڵەوانێتی عێراق بەهێزترە وڵای هەموو گەشتم بە هەموو ئاواتەکانم جارێ بەشداری پاڵەوانێتەکانی دەرو نەکرد بەس ئینشاڵڵا بەشداری پاڵەوانێتەکانەکەم و ئینشاڵڵا نەتیجەی باشمانەوێت لە ئاستی کوڕانیشدا بە هەمان شێوە ڕکابەرەیەکی بێز هەبوو بە جۆرێک گیانەکانی سلەیمانی و دووکان و کەیوان لەسەر نازاوەکە بۆ دووری 5 کیلۆمەتر دەجەنگان بەڵام کوڕانی سلەیمانی توانیان ببنە پاڵەوان و یانەی کەیوانی کەرکووکیش پلەی دووەم و یانەی دووکان سەرڕای بوونی دەریاچەکە لە ناوچەکەدا پلەی سێمی بەدەستهێنا ئەمڕۆ توانیم پلەی چوارەم بەدەست بێنم لەم بتوڵەیە بەڕاستی بتوڵەکە منافسەیەکی زۆری تیا بوو و وەکو بینن ئەمڕۆ ڕەشەبا بوو تەسیرێکی زۆری هەبوو شەپۆل بەرزتر بوو بۆیە ڕکابەرەکە زیاتر بوو هۆکارەکەی ئەوەی ڕاستی بێ چکە شەپۆلێکی زۆر زۆری هەبوو و کەمێک خواردبوونەوەش ڕوویە کاتەکە ینی من مەلەکەم کرد وڵی بەڵێ ڕازیم بەڵام بەڕای من ئەگەر ینی خوار نەبووماتەوە پلێکی بەرزترمێنە هەستێکی خۆشم کە توانین پلی یەکەم بەدەست بێنم لە سەری عێراقا کە لە بتوڵێ شەڵا لە مانگی دە بتوڵێ ترمان هەر لە مانگی دەیە لە عینە لێرەیە شەڵا توانم پلەیەکی باش دەست بێنم عینی وەکو نەخێر ماوەکە تۆزێ کورتیش بوو ماوەکە تۆزێ کورتیش بوو وەکو تاقتاق بوو دیزرە بوو ئەوە نەڕۆشتم بەس تاقتاق بوو ئینشاڵڵا بتوانم ئەمێ ببم بە یاریزانی پاڵەوانی کەرکووک بتوانم خزمەتی خانەوادەکەم و وڵاتم و کە شاری کەرکووکیش بکەم بوونی دەریاچەی دووکان لە سنووری پارێزگای سلەیمانی وای کردووە کە زۆربەی پاڵەوانێتیەکانی ئاستی کوڕان و کچان و عێراق و کوردستان وەک یاریەکانی مەلەوانی و یاریە سیانیەکان و سەوڵ و کانۆی تێدا ئەنجام بدرێت هەرەوەش وای کردووە بەهۆی ئازبەرزیانەوە زۆرترین یاریزانی کورد لە ڕیزی هەڵبژاردەی عێراقدا دەبینرێن و چەندین مەدالیای جۆرا و جۆریشیان بەدەستهێناوە ئەردڵا مەحەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ دەریاچەی دووکان بەڵێ خۆشەویستان تەوەری ئێستای قسە لە سەرکراوی بەرنامەکەمان تەوەرێکی وەرزشیە کە لە ڕۆژی ڕابردوو یا ڕۆژانی ڕابردوو یەکێتی تۆپی پێی کوردستان سزایەکی سەخت و توندی یانەی وەرزشی جیهانیدا کە بە بڕی 10 ملیۆن دلار و 2 ساڵ سڕکردن لە تەواوی چالاکیە وەرزشەکان ئەوەش بەهۆی گومانی بوونی فرۆشتنی یاریە کە لە نێوان پێشمەرگەی سلێمانی لەگەڵ یانەی وەرزشی زاخۆکە زاخۆ یاریەکەی لە دەستدا و سیانەی پێشمەرگەی سلێمانی بردیەوە بە گومانی فرۆشتنی یاریەکە یەکێتی تۆپی پێی کوردستان 4 یانەی بانگشتی لێکۆڵینەوە کردووە کە بریتی بوون لە جیهان و ئاشتی و زاخۆ و پێشمەرگەی سلێمانی و لەناو هەمویاندا تەنها سزای یانەی وەرزشی جیهانیداوە بۆ قسەکردنی زیاتر لەسەرەمەوە بۆ هۆکاری سزادانی ئەم یانەیە و کاردانەوەی یانەکە بەرامبەر بە بڕیاری یەکێتی تۆپی پێی کوردستان میوانداری زۆر بەڕێز غازی معروف سکرتێری یانەی وەرزشی جیهانمان کردو کە لە شاری هەولێرەوە میوانی تەوەری ئەم تەوەرەی بەرنامەکەمان بێ کاک غازی سڵاوت لێبێ و سپاس بۆ دەرفەتی بەیەمت بەخشی بۆچی یەکێتی تۆپی پێی کوردستان سزای یانەی وەرزشی جیهانیدا
زۆر سپاس بەەوە دەرفەتە و سڵاو لێەوەی بەڕێز و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. حقەتەن بەخۆی ئەو یاریەی لە گەڕی 13هەمی خۆلی یانە نایبەکانی کوردستان بۆ تازە پێگەیشتوان ئەنجام درا کە ئەوە بکیانی وەرشی پێشمەرگەی سلێمانی بە ئەنجامی حەفدە بەرامبەر بە گۆڵێک لە یانەوەرشی جیهانی بردەوە بەو هۆیەوە کە بووە پاڵەوانی خولەکە. بەڵام دواتر بڵاوبوونەوەی دەنگۆی ئەوەی کە گوایە کڕین و فرۆشتنیە گای یاری بە ئەنجامی یاریەکە کراوە لەلایەن هەردوو یانە جیهان و لەلایەن یانەی وەرژی پێشمەرگەی سلێمانیەوە کە ئەوەش دوورە لە ڕاستیەوە ئێمە بە هەموو شێوک و دەستەی کاتژێری ئەوەمان ڕەت کردوتەوە و هیچ کاتێک لەو ڕۆژەی لە ساڵی 95 کەیانەکەمان دروست بووە هەتاکوی ئێستا شتی ئەوە لە ئێمە ڕووی نەداوە و ڕوژ ناداتن لەبەر ئەوەی ئێمە بڕوامان بەو جۆرە وەرزشکردنیە کە وا پێناسە دەکرێتن. بەڵام ئەو دۆنگویانەی کە بڵاو بوونێتەوە بۆ هۆی ئەوەی کە هاتنە سەرخەتی یەکێتی تۆپی کوردستان زۆر بە خێرایی و ئەوە بوو کە دوێنێکە ئێمە وەکو نوێنەریانەی وەرشی جیهان لە یەکێتی تۆپی کوردستان ئامادە بووین. لەوێ ئەو بەڵگە و دەلیلانی کە بە حسابی خۆیان لە بەردەستیانە و ئەو بەڵگە و دەلیلانی کە لە دەست ئێمەشە پێچەوانی یەکترن و ئێمە مناقەشەمان تێدا کرد. پێمان وایە ئەو بەڵگە و دەلیلانە کە لە دەست ئێمەنە ئەوە دەسەلمێنی کە ئێمە لەو مامەڵەکردنی کە ئەوان بەسەر ئێمە دانوێت بیچەسپێن و بەو هۆیەوە دواتر بڕیاری بە پەلەی خۆیان لە دەستگاکانی ڕاگەیان دن بڵاو کردەوە و بە شێوەیەکی تەنها لە ڕووی ڕاگەاندنەوە بە ئێمەش گەیشتوە بە فەرمی و بە کتابی ڕسمی بە ئێمە نەگەیشتووە ئەو بڕیاریاندا. بەڵام ئێمەش وەکو حەقێکی یاسایی خۆمان ئەو کاتش کە پێمان گوتن ئێمە مافی تانەدانمان هەیە تانە لە بڕیارەکە دەدەین و هەنگاوی یاسایی پێویست دەگرینە بەر و لەو حەق و مافی خۆشمان خۆش نابین بە تایبەت لە لەکەدارکردنی سومعی ئەو یانەیە بەو ئاراستەیە کە ئەو ڕۆکە بردیتیان هەرچەندە ئێمە پێمان وایە پاڵەپەستۆیەکی سیاسی زۆر بەهێز لەسەر یەکێتی تۆپی کوردستان و لایەنە پەیوەندیارە وەرزشیەکان هەنە بۆ ئەوەی کە تەنها یانەی وەرشی جیهان تووشێ و سزایە بوو. گریمان ئەگەر بێت و وەکو ئەوان دەڵێن ئەگەر بێت و مامەڵەیە کرابێ لە مابینی یانی وەرشی پێشمەرگەی سلێمانی و یانی وەرشی جیهان خۆیەک لایەنە نەبووە. بەڵام دوێنێت تەنها ئەو بڕیاریان خوێندیتەوە کە غەرامەکردنی مالی و ڕاوەستانی دوو وەرزی یانی وەرشی جیهان لە چاڵاکیەکانی یەکێتی تۆپی کوردستان. کاک غازی ئەگەر باتە یانەی وەرزشی جیهان ئەم بردنەوەی تۆمار بکردایە بەرامبەر بە یانی وەرزشی پێشمەرگە پێدەچوو بۆ نمونەم جامە بۆ یانەی وەرزشی زاخۆ بواە واتە ئەگەری پاڵەپەستۆ سیاسیەکە زیاتر با بڵێن بە دیوی سنووری ئەو لایە بەسەرەوەی کە مادام پێشمەرگە لەم سنوورەیە بردوێتیەوە دێن سزای یانەی وەرزشی جیهان دەدەن. تا چەندە باوەڕتان وایە ئەمە لە هەمان کاتدا با بڵێن کاریگەری سیاسەتە بەسەر یەکێتی تۆپی پێی کوردستانەوە کە هەستاوە بە سەدانی یانەی وەرزشی جیهان لەبەرەوەی کە دیارە ڕوون و ئاشکرایە و یانانەی کە لەملان زیاتر حەزبی ئەم لە مڵکداریان دەکاوە و یانیانشکە لە سنووری هەولێرن زیاتر کێ لایەنداریەتیان بۆ دەکات. بێگومان لەوە ئێمە لەوەی دڵنیان ئەگەر بێت و لە ئەو یانەی وەرشی زاخۆ ببایە پاڵەوان بە تەنها یانەی وەرشی پێشمەرگەی سلێمانی دوو گۆلی کەمتر بکرد بە یان کە یاوەی وەرشی زاخۆ دەبووە پاڵەوان ئەو کاتی ئەو گرفتە نەدەبوو و ئەو هەڵایەش نەدەنراوە و ئەو کەسانی کە لە ڕاگەاندنیش وەکو مامەڵەیەکی ناتەندروست دەیکەن لەگەڵ یانەکەمان ئەو کاتی ئەوانیش ئەو شتیان نەدەوروژان بە خۆشیان ئەوە دان بەوەی دادەنێن پاڵەپەستۆی سیاسیە پاڵەپەستۆیەکیان لەسرە دەبێ ئەو شتێک لا بکەنەوە. دیارە سەرۆکی فەخری یانی وەرشی زاخۆ یەک لە کۆڕەبەر پرسارە باڵەکانی هەرێمی کوردستانە وەکو بە شێوەی نافەرمی ئەمە شتانەمان پێگەیشتووە و پێشمان وایە ئەو بڕیارێکە لەسەر ئێمە درا لێرەوە ڕای دەگەێنین کە ئەو بڕیارە مسبەقەن درابوو پێش ئەوەی لێکۆڵینەوە پێش ئەوەی ئیسیفسار بکرێتن. تەنها ئەو لێکۆڵینەوە و ئیسیفسارانە ئێمە وای دەبین و ڕووکەشن ئەگەرنا ئێمە لە سەرچاوی نافەرمیەوە کە لێرە بۆ یەکەم جار ڕای دەگەێنین لە سەرچاوی نافەرمی پێمان گەیشتە ئەو بەڵگانە چین کە ئەوەی پێ سزادراوەواتە ئەو بەڵگانی کە لە بەردەستی یەکێتی تۆپی پێی کوردستانن بەڵگەکان چین کێوەی پێ سزادراوە دەیسەلمێنێک کێوە یاریەکەتان فرۆشتووە. کۆمەڵە بەڵگەی بێ بنەمان حەقەتەن ئەو بەڵگانە گوای ئێمە کتابێکمان کردو نووسراوێکمان کردو بۆ یەکێتی تۆپی کوردستان ئێمە دان بەو هەڵانە و دان بەوان دادنین بەڵام بۆ خۆی شتێکی زۆر تەبیعیە ئێمە لە لای خۆمانەوە
ئێمە لە دوای ئەنجامەکە وەکو کارێکی میهێنی خۆمان و کارێکی پیشەی خۆمان هەستان بە ئەنجامدانی مەسەلەن لێژنەکمان تەشکیل کردووە بۆ بە دوواداچوونی ئەو ڕاستیانە. ئەوە نەستی کتابەکەی ئێمە کە دوێنێکە لەگەڵ ئەو بەڕێزە کە کۆنگرەی ڕۆژنامەنووسەکەشی بەست هەر ئەستان کە وەکو بەڵگە بەکاری هێنا کە بەڵگەش نییە مەسەن ئێستاکەمە فەرمانی کارجێڕیمان دەرکردووە لە بۆ ئەو مەبەستانی و لەبەر ئەوەی مەسەلەن دەڵێن بە پێ و دەسەڵاتی پێمانراوە بڕیادرا پێکەنانی لێژنێکی لێکۆڕنەوە لەم بەرەزای ناو نیشانیان هاتووە لە خوارەوە بۆ لێکۆڕن لە ئەنجامیاری نێوانویانەکەمان و یانی وەرشی پێشمەرگەی سلێمانی لە خۆی ناوی تازە پێگەیشتەکانی کوردستان لەبەر ئەوەی ئەم بابەتە پەیوەستە بە لەکەدار سومعیانەکەمان و وەرزش لە کوردستان هەر کەسێک و لە هەر ئاستێک بێت لەیانەکەمان کەم تەرخەم بوو بێت بە بەڵگەوە ئەوە بە تونترین شێوە سزا دەدرێت. ئێوان هەستانە ئەوە یەک لە بەڵکان دەڵێن یانەی وەرشی جیهان گوایە بە خۆی ئیعترافەوە دەکات کە شتێکی ئەمە لێژنەکمان پێکیناوە لەو لێژنەیە ئێمە ڕاهێنەر سەرپەرشتیار یاریزانەکانمان بانکێش کردووە لێکۆڵنەوەمان لەگەڵ کردووە ئەوە یەک لە بەڵگە و دەلیلە هەرە زەعیفەکانی ئەوان دوو لەوان کە ئەوان ئەوەی خۆیان سەرپەرشتیارمان کە برای بەڕێزمان مامۆستا عەبدوڕەزاقە کە تەمەنێکە لە ناو وەرزشەوەکو سەرپەرشتیاری ئەو تیپە بووە گوایە ئەو بۆتە ڕاهێنەر و لە پێکاتی تیپەکەی داناوە بەڵام ئەوەش وڵامی ئێمە لە بۆ ئەوان ئەو کاتی ئەوە بکە ئێستاش وڵامەکەمان ئەوەیە کە ڕاهێنەری خۆمان ڕاهێنەر بەڕێز عەبدولجەبار ئەو بەخۆی بە تاخیرەوە بەخۆ بە دوو یاریزان گەیشتۆتە ناو یاریگا و مشریفی یاریەکەش کە مشریفی چوارەم و حەکەمی چوارەمی مشریف و حەکەمی چوارەمی عەفوەن پێ دەڵێن کە داوای لیستی یاریزانانی کردووە لە مشریف ئەو کاتە مشریف بە ناچاریەوە کە مدەڕیبەوە نەبێتن ئەو پێکاتەکەی داناوە و لیستی پێکاتەکەشی تەسلیمان کردووە زۆر بە کورتی کاردانەوە و هەڵوێستی ئێوە لەسەر بەردەوامبوونی ئەم سزایەکێتی تۆپی پێی کوردستان چییە و ئایا ئێوە هیچ تانەیەکتان لە بڕیارەکە یەکێتی تۆپی پێی کوردستان داوە؟ بەڵێ عەزیزەکەی من ئەمە دوێنێکەوان بخوان لە بڕگەی لێدوان ڕۆژنامەنووسەکان دەڵێن ئەو لێکۆڵینەوە ماوە و بەکراوەی دەمینێتەوە باشە لێکۆڵینەوە ئەمە لە یاسای ناسەکان دەپرسم لێکۆڵینەوە ئەگەر تەواو نەبوو بێ باشە چۆن دەبی بڕیاری بدەیت و لەسەر هێشتا لێکۆڵینەوەکە تەواو نەبووە چۆنە تو بڕیارێکت دەرهێناوە بە ئیعلام ئەو بڕیارە دەناسێنی و ئێمەش بڕیاری کۆتاییان بیتن لە کۆی گشتیەوە بڕیارە ئێمە لە ڕووی یاسایی و هەنگاوی یاسایی دەنێن و هیچ پەلەپەلێتیش ناکەین تاکو ئەو کاتەی ئێمە دەگەین بە ئەنجامی خۆمان و هیواداریشم مەحاکمەکانی ئەو دادگاکانی کوردستان بە دادگەرانە و بێلایەنانە ئەو کەیسە یەکلا بکەنەوە وەکو باقی کەیسەکانی تر پشتگوێ نەخرێتن و بەلا ڕێشکە نەبردێت. زۆر باشە کاک غازی واتە لە ئێستادا ئەو بەڵگانەی کە هەن لەسەرەوەی کە ئێوەیان پێسزادراوە گوایە یاریەکەتان فرۆشتوایە لە نێوان ئەم بەڵگانەی کە لە بەردەستی یەکێتی تۆپی پێی کوردستاندان تەنها ئێوە خەتابار دەکە بە فرۆشتنی یاریەکە یاخۆت دەبێ یانەی پێشمەرگەی سلێمانیش تێوە بگلێنرێت چکە دوجار مامەڵەیەکی دووتەرەفەیە یەکلایەنە نییە. بێگومان ئێمە دوێنێکەش پێمان گوت دەگە کڕین و فرۆشتنەک ڕوویدابێ بێگومان دەبی لە مابینی دوو لایەن دوو کەس ڕوویدابێ ئاخر ناکرێت و ئەگەر ئەمن فرۆشیار بم دەبێت کڕیارەکەش دیار بێ هەرچەندە من پێم وایە ینی لێرەوە یانەی وەرشی پێشمەرگە لەگە یانی وەرشی زاخۆ ئێمە وەکو یەک سەیریان دەکەین و پێشمان ئاسایی ئەگەر بێت و ئەنجامی خولەکە بچێتەوە سلەیمانیا بچێتەوە زاخۆ هیچ ئەوەی ئێمە ناگۆڕێ ئێمە دام بەوە دادەنێن کە تیپەکەمان وەکو پێویست ئامادە نەبووە وەکو چی بەڵام ئەنجامەکەش ئەگەر بێت و تاریخی وەرزشی ناوخۆ دەرەوەی سیر بکەین لە ساڵی 30 لالیگای ئیسپانی تەمەشاکە بە 15 گۆل و بە 12 گۆل و بە 10 گۆل و یانانە لە پێش بوونە زۆر سادەش بووە ئەوەی وەرزشیە ینی هەتا دوێنێکە ینی سەرۆکیێکی تۆپی کوردستان بۆ پەرێز و تەقدیرەوە کە هەم ڕێزی لە ئێمە ناوە هەم بەو پەرێز تەقدیرۆ مناقەشەمان لەگەڵ یەکتر کرد وەکو وەرزجوانێک دەڵێ لایویت طبیعیە مەسەلەن 17 گۆڵ کە دەکرێت بەڵام ئەنجامەکان و خوانەخوازە کەسێک لە پشت ئەوی شەی نەبێتن و لێکۆڵینەوەش دەکەین و لە ئەو پرسیارە ئاراستەیم کردوگە تۆ لە جێگانی بەڵێ منش لێکۆڵینەوە دەکەم بەڵام لێکۆڵینەوەکە گەیشتمە بەڵگەیەکی مەلموسی مقنع ئەو کاتی زۆر طبیعیە ڕای دەگەێنین پێشەوەی بە من بگا لە ئیعلام بڵاوی دەکاتەوە بۆ ئەوەش تەنها ئەوەی لە دەفامرێتەوە لە کەدارکردنی سومعی ئەویانە تێدەگەینێمە. ئەزمموی یاری 17 لە ساڵی 98 بۆ ئامادەکاری بۆ مۆندیال بوو پێم وایە لە نێوان ماڵدیڤ و ئێران بوو کە هەر لەو یاریە بوو عەلیدایی یاریزانی ناسراوی ئێران بوو بە یەکێک لە گۆڵکەرەکانی ناسراوی ئێران و مێژوویەکی بۆ خۆی تۆمار کرد کە دیارە مێژوەش
لە هەولێر و لە نێوان یاری جیهان و یانەی جیهان و یانەی پێشمەرگەی سلێمانی دووبارە بووەتەوە. سپاس بۆ میوانمان لە شاری هەولێرەوە کاک غازی معروف سکرتێری یانەی وەرشی جیهان. بینەرانی عزیز ناوبڕێک وەردەگرین و لە تەوەری سێمی بەرنامەکەمان کە درێژە دەربوو بە تەوەری میوانداری هونەرمەندێکی ڕۆژهەڵات دێنەوە لاتەن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شەربەتی خاڵقی گیراوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شەربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شەربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیستەکە. کارگەی شەربەتی خاڵقی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جملەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بەتام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێدوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. مەموزینی بێناو خدا دەیزانێ ئەمڕۆکە ئەمن چەندە پەرۆشاوم. خدا دەیزانێ ئەمڕۆکە ئەمن چەندە پەرۆشاوم. جەفا و جەوری زەمان زاڵ و ئەمن مەزلوم و داماوم. لە کێبەرکەی وەفاداری هەناو و هەستی من زۆرە. لە کێبەرکەی وەفاداری هەناو و هەستی من زۆرە. کەچی چەشنێ مناڵێوە لە مەیدانا بەجێ ماوم. وەرن ئاهەنگی کوندی خەم بەگوێتەن ئاشناکەم با. وەرن ئاهەنگی کوندی خەم بەگوێتەن ئاشناکەم با. کە من کۆشک و قەڵای سەبری دوێنەی ئەمڕۆ ڕووخاوم. ئەگەر یاری وەفاداری ئەگەر نابۆچ بەو چاوت دەسا زیاتر دەکەی ئێش و مەراق و داخز و خاوم. ئەگەر ئەمڕۆ نەفەوتاوم لەسەر ماوسۆڵی هجراونت بەتینی شعر و هیوامە کە لەم سەرماوەیەدا ماوم. بەسە سەیادەکەی ڕۆژگاو مەکە سەیدی هەموو هیواوم. دەبا ڕاوچی بلیممەتبی مەگەر من باشترین ڕاوم. بەسەد فێڵ و کەڵک داوم لە سەد شوێنی فەلەکدانان. بەسەد فێڵ و کەڵک داوم لە سەد شوێنی فەلەکدانان.
بەڵام ڕایێ بە هەڵکەوتی نەکەوتە نێو بەنەوداو دەسا چیرۆکی زین و مەم لەگەڵ فەرهادی چین خۆچین دەسا چیرۆکی زین و مەم لەگەڵ فەرهادی چین خۆچین وەکو مامە و ئەوینی کوا مەموزینێکی بێناو سەرکەوتوو بی ئینشاءڵڵا. سپاسدانەکەم مەمنونی. کاک مامۆستا فەرهاد لە شعری فارسیدا ڕەبەستمەوەیە کاریگەری شاعیرانی فارس لە غەزەلەکان تابەتابەت غەزەلە دڵڕفێن و کاریگەرەکانی سەعدی و حافز کردوون لە ئەستێر هەرگەشەکانی ئاسمانی ئەدەبی فارسی. ئەمان تا چەند کاریگەریان یان بە فەرهەنگی فارسی بە شێوەیەکی گشت کاریگەریەکی وەڵا زۆر چون ئێمە هەروە کارزم کردێمە بە زمانی فارسی دەستمان کردەوە بە فێربوونین خوێندن و نووسین و شێعر خوێندنەوەشم هەر بە شاعرانی فارسەوە دەست پێ کرد بە تایبەت سەعدی و حافزی گەورە و مامۆستا سۆراب سەپێری و ئەوانە کە زۆر کاریگەریان بووە. هیچ شارێکی فارسیت پێشتر ئاماژەت پێکەوتت لە سەرەتا هەندێک شاری فارسی دەنووسم نووسیومە. شارە فارسیەکانت چینە کرێ شتێکیش لە فارسیەکانمان بۆ بە چاوان وەڵا جا شێرە فارسیەکان ئەوەی کە ئێستا بتوانم لە خزمەتانە بیڵێم یەکیان تەرجمەی غەزەلێکی ئەلبەتە زۆر بە ترس و لەرزەوە خۆم لێدا تەرجمەی غەزەلێکی حافزە بە کوردی ئەلبەتەوە ببوورەوە تەرجمە بە کوردیە بەس ئەگەر بڵێن تەرجمەی شێعرەکانی مامۆستا هێمن کە ئەوی شەر جورئەتم بە خۆمدا تەرجمەم کردەوە بە فارسی کتێبی ناڵەی جوداییەکەی کە بەداخەوەی سەر نەمتوانی و لە چاپی بم قەت ناڵەی جودایی بێ سەر نەیبی کات پیاوی دەربەدەر وێ ناڵم تێکەڵی نەی کردووە شیوەنێکم پێ دەم خۆش ئەگەر ئیجازە فەرمون هەر ئەوە بات بەزەوە ماشەڵڵا زۆر درێژە تۆزێکی ئەڵێم ئەگەر بڵێ بەڵێ چەند بڕگەیەکی ئەڵێم هەرو شێری ناڵی جوداییەکەی کە ئاڵێ ساقیا وابادەوە وابادەوە ساقیا ڕوئی بە سوی بەندە ئار ڕوو بە سویم با شراب و باده آر همچو من اینجا نباشد مشتری جملگی شادند و از غمها بری می حرام است بهر مست بیغمان از چه رو آید برد از ما امان این شراب تلخ درمان غم است پس حرامش آنچه درد او کم است این شراب از آن بیدرد نیست پس حرامش چهره ای کو زرد نیست بهر آن کس می که جانش را شرر میزند نی بهر لاتی بی هنر بهر آن کس می که دردش کاری است گر بنوشد بی غمی می خاری است هر وارات پیشواله با شرابی ناب سویم گر شوی گویمت آن شعر ناب مولوی بشنو از نی چون حکایت می کند از جدایی ها شکایت می کند بشنو ای ناری که نورت همچو روز تا بنالم همچو نی با ساز و سوز شیونم دل قاطی نی کرده است شیونم دل قاطی نی کرده است شیونی دارم که نی کی کرده است شیون من شیون انسانی است بانگ آزادی بر یکسانی است شیون من بهر این کرد حر است آنکه انکارش نموده اندوه است باشە ئەو گەلەی حاشاتن لێ یاخوا دەست خۆش وەڵا ماشەڵڵا منە چەند لە فارسی زۆر تێناگەم بەس زۆر جوانت کرده بوو و ئاواز و سەدای مامۆستایم نیشێر پێوە دیار بوو لەسەر هەمان ڕیتم سەیم کردارەوە کارە بکەم کە ئەو شتە بگا بە فارزمانەکە یاخوا دەست خۆش جگەل لە تەرجمەمان سافرات فارسی هیچ داناوە خۆم بەڵێ چین لەسەر چین ئەوانەی کە خۆت فارسی وەڵا هەم شێری نوێ هەم غەزەل ئەگەر لە بیرمە یەک دوو بیت لە غەزەلێک بڵێن ببوورە هەم ئێستا ئامادەنین بۆ فارسی نەبوو لە فارسیەکە ژۆ یەک دوو بیتمان بۆ بڵێ گفتم به دل که باید بار سفر ببندم گفتا کجا روی دوست من تازه پای بندم گفتم که عهد با یار دیگر گسستنی شد گفتا بیا و بنشین بشنو ز جان تو پندم گفتم بدانم اکنون گویی ز تو خطا خواست گفتا دوا نمودی احوال دردمندم
گفتم چه سود آخر اکنون دلی شکستم. گفتا تو جهد ورزی من چاره ساز دردم. گفتم که عهد با یار دیگر گسستنی شد. گفتا تو جهد ورزی من چاره ساز دردم. عبور که همون پێم وایە سعدی شێرێکیاوای هەیە لێ گفتاغەمێ تۆ دارم حافظە گفتاغەمێ تۆ دارم گفتاغەمەت سەرایەت گفتم گفتای پێڵن بەڵاویشێت چۆن بووە کە لەسەر وەزنی شارەکەی حافظ ئەمە دوتوێتەوە وڵای تجا واحد بۆچی حافظ لە سعدی چی دووەرگرتووە وڵات لە سعدی ئامۆژگاریەکانی وە چۆنیەتی گەیاندنی پەیام بە زمانی شێر جوان چون سعدی زۆر جوان بە زمانی شێر پەیامەکانی یەگەیەنێ بە خەڵک. یەکێ لە شانازیەکانی فارس بریتە لە عومەری خیام و چوارینەکانی لە بواری چوارینەیە تۆ چیت کردو ئایا هیچ چوارینەیەکت هەیەیانە؟ بەڵێ چوارینەشمان بەس ببورن پرسیارەکانی ئێوە تۆزێک ئینسان غافڵگیرەکە چون من ئەو شتانەم ئامادە نەکرد بوو کە ئێستا لە نووسراوەیەکیشم پێ نییە بەس ئەوەی کە لە بیرم بێ بەسەر چاوانم چوارینەشم بوو تقریبا نەمە لە کوردی یا بە فارسی؟ بە فارسی دەستم پێ کرد دوای کردیش من بە کوردی. ئەگە کوردیەکێ لە چوارینە کوردیەکان یا چەند چۆپ نمونەیەکمان پێشکەش کرد. گومانم بوو گوماونت ڕوونە بۆ من. گومانم بوو گوماونت ڕوونە بۆ من کە تۆراونت هەمووی ئەزمونە بۆ من. کەچی ڕۆشتی و بەبێ من چوویتە جێژوان ئەبینت دیاورە هەر ئەفسونە بۆ من. ئەوینت دیاورە هەر ئەفسونە بۆ منەوە دووبێتیەک بوو یا بە قەولی خۆتەن چوارینەیەک ئەگەر ئەوەی تریشی شەڵا خواب بکە بێتەوە بیرم. زۆر باشە ئێمە دەرفەتی هێوتۆمان نەماوە بۆ کۆتایی بەرنامەکە لەو شارانەی تر کە حازرت کردبوو بۆمان بڵێ پێم وایە دوانێکیان هێشتا ماوە بەڵام کامیان زۆر خۆت پێت خۆشە ئەوەمان پێشکەش کە وەکو کۆتایی بەرنامەکەی ئێمە ماڵاوایی لە بینەرانەکەین و دوای ماڵاوایەکەی ئەمە جەنابیشت شارەکە دەست پێ بکە بە چاوان. بەڵێ خۆشەویستانم ببوورم وام چاوەڕێی جەلال بوو چاوەڕێ بووم کە وام زانین جەلال ئەیداتە دەست من با من ماڵاواییتان لێ بکەم. خۆشحاڵین بەرنامەی ئەمڕۆژمان بە کۆتا گەشت تا بە یەگەشتنەوەی تر بەخوای گەورە مێرەبانتان سپێم ئێمە وەکو خۆمان چێژێکی زۆر خۆشمان لە شعرەکان و لە مناجاتەکانی بەڕێز مامۆستا فەرهادی فەرەجیان کە لە بانەی ڕۆژهەڵاتی کوردستانەوە پەروەردە بووە بۆ تەیەکێک لە سمبولە دیارەکانی ئەدەبیاتی کوردی چێژێکی زۆرمان بینی ومێ دەکەین ئێوەش سەرلەبەری ئەمڕۆتان پڕ بوو بێ لە چێژ لە ڕوانگەی شعر و مناجاتە جوانەکانی بەڕێزیانە تا بەیگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان دەسپێرین. سپاس بۆیەوە سپاس بۆ کاک جەلال محەممەد کە ئەمڕۆ پێکەوە بەرنامەکەمان کرد و کۆتایی بەرنامەکەش بە شارێکی بەڕێز فەرهادی فەرەجیان کۆتایی پێدەێنێت. خواتان لەگەڵ. وا ئەمڕۆ دەچم کە سەیری بازاڕی سەفاکەم. وا ئەمڕۆ دەچم کە سەیری بازاڕی سەفاکەم دوور بم لە بەڵای ئەهلی جەفا و ئەهدی وەفاوکەم. گڵماڵی نەهاوەتی هەموو ماو نەدەبۆچی خۆ نەشکێنم و ئەو سەرە خاڵی لە هەواکەم. گڵماڵی نەهاوەتی هەموو ماو نەدەبۆچی خۆ نەشکێنم و ئەو سەرە خاڵی لە هەواکەم. گەر نرخ و کەماڵی بەشەرم ڕۆکە بە ماڵە خۆم لای بەشەر بێ عیزەت و بێ نرخ و بەهاکەم. چون مەرجی گەیشتن بە سەفا و جەور و جەفایە وا باشە دڵی تر کە ئەتۆش فێری جەفاکەم. چون مەرجی گەیشتن بە وەفا و جەور و جەفایە وا باشە دڵی تر کە ئەتۆش فێری جەفاکەم. دەستم بگرە دوای هەموو تاواونێ لە مەحشەر. دەستم بگرە دوای هەموو تاواونێ لە مەحشەر تۆ شاهی دلۆڤاونی و منیش گەداکەم. تۆ شاهی دلۆڤاونی لەوێ و منیش گەداکەم.